بەخێر بن بۆ سۆران لە بەرنامەی سەکۆی گەنجان سڵاوتان لێبێت. من نەزیرە ئیسماعیل خاوەنکاری تایبەت خۆمم. ئەمڕۆکە لە بەرنامەی سەکۆی گەنجان ئەمانەوێ باسی ئەو گیر و گرفتانە بکەین کە دێنە بەردەم گەنج کە لە سەرپێی خۆی ئەوەستێت و ئەوێ ببێ بە خاوەنکاری خۆی و ئەمانەوێ باسی ئەوەش بکەین کابینەی نوێم تا چەند هەڵی کاری ڕەخساندووە بۆ گەنجان و بە تایبەت لا کەرتی تایبەت و ئەو کێشە و گیر و گرفتانی کە دێنە بەردەم ئافرەت کاتێک ئەوێ لەسەر پێی خۆی بوەستێت چین و چۆن بتوانێت بەسزاڵ بێ بەسەر ئەم پۆسپە و ئەم گیر و گرفتانە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە کۆمەڵی هاوڕێم لەگەڵا بابەیەکەوە بچین و بیان ناسین. لإدارة سربخوا سولان سلاف لستكوي گنجان دا دیگه لود داینم. از جان فیلار عبدالعزیز در چو سیاست و پیاندیان دولتی کن. پرواده و پیشخستنا گنجان گرینتیه بو کمالگاه که پیش کفتی. بخیر بین باسنوری اداره سربخوی سوران. لپروگرامی سکوی گنجان و لکنال کردستان بستوار لگلتانین. من احمد اسماعیل در چوی بشی کمپیوتر. با هم گنجانی سنوری اداره سربخوی سوران بتایبتی و کردستان بگشتی. باورتان بوتوانا و هزه هبت کاتانا. ایوا بربری پشتی کمالگان. هر هەنگاوێکە بۆ پێشەوە دەهاوێژن سەرکەوتنێکە ئەگەر هەنگاوەکە بچووکیش بێت. لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە سڵاوتان لێبێت. من لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵ ئێوە مینا میرزا دەرچووی پەیمانگا بەشی ژمێریاری خەوەن دوکان تایبەت بەخۆم گەنج بەردی بناغی پێشکەوتنی کۆمەلگایە. لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە سڵاوتان لێبێ. لە سەکۆی گەنجانەوە لەگەڵ ئێوەی بەڕێزم من مەهدی محەممەد شارەزار لە بواری بەڕێوەبردن و کارجێڕی لە بۆ ئێستا باشترین کارامەیی بۆ گەنجێک بریتیە لە خۆگونجاندن. دووبارە بەخێر بێنەوە چۆنن؟ وەک وەزان ستایلی بەرنامەکەمان بەو شێوازەیە کابێ پێشکەشکارێکمان هەبێ. من مامۆستامەدیم هەڵبژاردووە ئێوە چی پێتان باشە؟ کەوایە مامۆستامەدی دەست پێ بکە. زۆر سپاس بۆ متمانە. بەڕێزان دیارەمە لێرە پێکەوە ئەمانەوێ باس لە کێشەی گەنجان بکەین بێس لەوەی بکەین کە چۆن قوتابیەک بابرین کە بزانکۆتەوەکە پەیمانگەتەوە کە چی بکە. ینی پێویستە چۆن هانی بدەین لە بازار بە ئیش بکە چاوەڕێ وە نەکە لە کەرتی حکومیدا مەزریان کەرتی گشتیدا مەزێ بێ لە کەرتی تایبەت گرنگجی بەخۆ بدە و لە هاتوویەکانی و کارامەیەکانی زیاد بکە چۆن ڕێگە چارێک ببینینەوە لە ئەو مەسەلەیە ئەو هەموو گەنجە زۆرە هەیە ساڵانە تەخەڕوجەکە لە زانکۆ پەیمانگاکان بێن لە کەرتی تایبەت شوێنیان ببێتەوە. دەمەوێت سەرەتا لە نەزیرەخان دەست پێ بکەم. نەزیرەخان پێم وایە جەنابەت خاوەن شرینەمەنی یان پیشەی شرینەمەنی هەڵبژاردیە چۆن بۆ ئەم کارە هەڵبژارد دوای تەواوکردنی زانکۆی بوو یان هەر قوتابی بوو ئەو کاتەی وەڵڵا هەر قوتابی زانکۆ بووم. دانێکم خوێند و دانێکیش ئیشی شرینی مەکرد. ڕاستی ئەوە نەبوو بڵم حەز بێ حەز نەبوو ناچاری بوو چونکە باری داراییمان باش نەبوو بە دوای ئیشە گەڕام ئیتر ئەوە بوو چوون بۆ شرینەمەنی لەو جێوەریان گرتم. سەرەتاش کە دەستم پێ کرد ئەوە نەبوو پارم ینی پارەم پێ بدەن بڕاتان هەبێت لە شەڕح شوشتن دەستم پێ کرد لە قاپ شوشتن دەستم پێ کرد ڕۆژانە 100 شەرحی پەقلاوم ئەشت بەلاش بێ بەرامبەر بەبێ ئەوەی دەستکەوێ بەڵێ بەڵام کات ساحب ئیشەکە زانی کە من خولیای ئێستا هەزەکەی حەزت هەیە لە بۆ کارەیان نە گومان ئێستا من بووم بە وەستای شرینی ینی زۆر زۆر کەمە بەڵام سەرەتا حەزت لێ نەبوو کە یەکەم ناچاری بوو ناچاری بوو سەرەتا ئەتەوێ پێمان بڵێ شرط نییە ئەو ئیشەی دەست پێکەی سەرەتا حەزت لە بۆ بە پێی مرونی زەمن ئەتکرێ حەزت بگۆڕێ گۆڕێ بڵێ ینی لە سەرەتا قوتابیەک ئەگەر زانکۆی تەواو کرد چی بکەلەوەی یەکەم جار حەزەکەی دیاری بکەیان چەند ئیشەی تاقی بکە تۆ حەزەکەی دەبینێتەوە شەرت نییە حەزی بۆ ئەو ئیشە ناوچەکانی لەگەر بگوت شەرت نییە حەزی بۆ ئەو ئیشە هەبێت بە پێی کات لەوانەیە حەزەکەی بۆ دروست بێت و هەشە بەهرەکە لە خۆ بدۆزێتەوە ئەو کاتی دەست بە ئیشەکە بکاتن من ئاوان پێ باشە.
بەتاکێ خۆ بدوزیتەوە ساعتوانی ئیشەکەش بە ئاسانی دەست بکەوێتن شەرنی ئەمسان ئەگەر نەزیرەخان ڕاستە حەزی لە شیرینمانی نیە لەوانە ئێستاش حەزی لێ نەبێت بەڵام شیرینمانی بێتە هوکارێک کە بگەت بە خەونەکەی خۆی ئێستا حەزم لێ ئێستا هەموو شتی منە شرینی مناڵەکانی لەمەد مەرجی سەرکەوتن لەو مەجالەی چی ئەبینێت و پێت وایە قوتابیەک چی بکەلەوەی سەرکەوتوبی لە هەر کارێک دەستی پێکرد سەرەتا لە کەرتی تایبەت بەدەستی خۆی چۆن خۆی دروست بکە چاوەڕێی حکوومەت و کەرتی حکومی و کەرتی گشتی نەکەدا مەزرێ ئەم هەموو ساڵانە دەیان کەس سەدان کەس تەخەڕوجەکە ئەمە لە هیچ حکوومەتێکی دنیا جێگای نابێتەوە ئەبێ لە کەرتی تایبەت جێ خۆی بکات و چی بکەم قوتابیە چی بکەلەوەی لە کەرتی تایبەت جێ والله من کەزان کۆشم تەواو کرد ئەوە نەبوو قەت پشتم بە کەرتی حکمی نەبەست هەر خۆم لەسەر پێی خۆم وەستام سەرەتا کە چووی بۆ شوێنێ ئیشیان پێدای تەنیا بە دڵسۆزی ئیشەکە بکەم وای دانێ ئەو شوێنی خۆتە ئی خۆتە خۆت خاوەنەکەی بەو شێوازە ئیشەکە بکە ئیهمالی مەکە خاوێن بە ئەوە بە هەمووی هەیە جان تو وەبزانم لەگەر ڕێکخراوەکان زۆری شەکەی وەکو چالاکوان و ئەمانە پێشنیارت چیە ڕێکخراوەکان چیان کردی لە بۆ گەنجان چی دەکەنانی من سەرەتا شتێکیوان کردیە کە بەبێتە جێگای سەرنج پاڵنەر بن بەکیت هەر ڕێکخراوی کە تو ئیشی لەگەڵیان بکەی هۆکارێکی سەرەکیە کە تو بەرەو پێش بچیم چی لێ وای لەکە ڕاستە بەخوو بەخشیشەکەم کاتی تو لە زانکوتەوە ئەبی ئێکەمی گرفت کە بۆی مە گەنجان دروستە بێتن کە دەچینە کار بە دوای کارەگەڵن یەکێک لە خاڵەکان ئەڵێت ئەزمموی هەبێتن یان ئیشێکی هەبێتن ئەتەبێ هانی قوتابی و گەنجان بدەی کە بەخۆبەخشیش بن ئیش بکەن بە مەزمون پیدا بکەن بەڵێ طبعاً ئەگەر هەگە بەخوو بەخشیشی بێت لەگە ڕێکخراوەکان هەتا خودی خۆی لە زانکۆشی ڕێکخراو هەنە منە هەنە باوان بەس نامێت بەکو ڕێکلام بێت بۆ CDC هەیە کە واکات گەنج بەرەو پێش بچێتم کاک ئەحمەدە تو عفو کاک ئەحمەدە تو لە پەیمانگای دامەزرای پەیمانگە تەواو کردوای هەر دامەزرای لەوێ چۆن بوو لەوێ هەر دامەزرای وە باسانی هەر لە سەرای خوێندنمەوە هەستم کرد کە بەهرەیەکم هەیە یان بۆ نمونە ئەتوانم خۆم لە بازاری کاردا بدۆزمەوە قوتابی بووی پەرت بەو توانانەدا وە بەڕای من ئەو ژینگەیە کە قوتابی لێ ئەخوێنێت زۆر شەرتە یان بۆ نمونە پشتگیری ئەو شوێنەی کە لی دەخوێنیت گرنگە کە پشتگیریت بکات لە سەرکەوتنەکانت دڵخۆش بیتن و لە کەوتنەکانیش دەستت بگریتن لەو حاڵەتەیدا بۆ نمونە من کە لە قۆناغی سێوە دەستم پێکرد چونکە پەیمانگای من پەیمانگایەک 5 ساڵەی بوو ئیدی هەر لەو کاتەوە لەناو پەیمانگەکەدا مەزرم و ئیش بوو تێگەیتم کە لەوێت و توانات هەبوو هاوکارم بوو پشتگیر بوون بۆ لە شوێنی خۆم ئەو شوێنەی کە قوتابی لێ ئەخوێنێت گرنگ نییە کە تا چەند هەلیکار لەو ناوچەیە یاخود بەت لە تەواوی هەرم هەیە بەڵام گرنگ ئەوەیە کە بۆ نمونە ئەو ژینگەی لێ ئەخوێنیت تا چەند هاندەرن هەتاوەکو لە هەموو بوارەکاندا سەپۆرتتکەن و بتوانن کە لە داهاتوودا گەنجێکی داهێنەر و بەهرەمەند دێم و باسی ئەو مەسلەیەکەین داست مینەخانە تو دوکانی شیرین نێومەنی و ئەی ئەوە عاترکانی عاتر بەڵێ دوای ئەوەی کە عاتریتوانت دوای ئەوەی کە پەیمانگەم تەواو کرد ئیدی حەزی کارکردنم بۆ ئەوە بوو یعنی حەزم کرد لەسەر پیاکانی خۆم بۆ ئەستم چوم لە دوکانێک دوای تەواوکردن پەیمانگەکە لە مەجای بۆنوانە بوو دەست دوای تەواوکردنی پەیمانگاکە هەوڵمدا کە دامەزرم بەڵام چوم لە دوکانێک یعنی کۆڵم نەدا چاوەڕێی حکوومەتم نەکرد چوم لە دوکانێک بووم بە شاگرد لەوێ یعنی زیاتر فێری کارکردن بووم و زیاتر تێکەڵی کارەکە بووم و یعنی زانیم کە چۆن تەعامل لەگەر مشتریەکان بکەم و حەزی کارکردنم بۆ زیاد بوو وردە وردە چوم لەگەڵ کارەکەم تێکەڵ بووم توانیم دوکانێک بۆ خۆم دابنم واتە گەنج دەتوانێت لەسەر پیاکانی خۆی بوەستێت و چاوەڕێی حکوومەت نەکات کە دای بمەزرێت ئەتوانێت ئەو بەهرەی تیادا بۆ خۆی دەری بخات و سوود بە کۆمەڵگاکەش کۆم سوتفە بووە دەستی بە ئیشە بەڵام جیاوازەکە حەزی لێ بووە حەزی لێ بووە کەواتە ئەمە لێرە دەگەینە دوو ڕێی جیاواز تقریبان ئەکرێ حەزت سەرەتا هەبێ و دەشکرێ حەزت نەبێ بەڵام دوای چەند ئیشێک تاقیب بکەوە حەزەکەت لە بۆ دروست ببی ئەنی ئەو کات حەزەکەی خۆت بدۆزیدەوە تو هەستەکەی نەزیرە خان پێم وایە سەرەتا حەزت لە کاری شینەمەنی نەبووە بەڵام دوا کە توێ ناو کرداریەکەی لە پراکتیکەوە کەیفم پێناهات ئێستا کەیفت پێێ بە خواردنەکەی ئەوەندە کاگە مادەت و لە پەیمانگە گوتت من لە پەیمانگی ئەوەباری ڕاگەان بەهرەت چ بوو ینی چیت لەوێ ئازانی سەرەتا پێشەوەی کە دەست بکەی چۆن تاعین بووی لەوێ بۆ
تو چۆن تویان بۆ نمونەکە سەرەتا من دەستم پێ کرد سەیری بازاری کارم کرد بۆ لە بازاری کار پێویست بە چی پێویستی یان بۆ نمونەکە لە کەرتی حکومی هەلی کار تۆزێک ئەستەمە یان بۆ نمونە پێویستی بە ئەزمون هەیە هەستم کرد بەوەی کە ئەو فەراغێکە هەیە یان کە خواستی زۆری لەسرە بتوانم پەرەی پێ بدەم با من بوارەکەی خوێندنم جیاواز بێت بەڵام ئەو بواریکاری لێ ئەەکەم بە بوارێکی تر بێتن من لە بوارەکەی خۆمدا خزمەت بە نیشتمانەکەم و لە بواری کارکردنیشدا خزمەت بە خۆمەکەم لەگەڵ ئەو شوێنەی کاری لێدا پێویستە کابینەی نوێیان حکوومەتی هەرێم وە بزانم ینی سەرەتای زۆرشتی دەست پێ کرد لە ژێرخانی ئاوەڕۆ و دروستکردنی بۆند و سەدە و نازانم ئەو شتانە واتە توانی بناغەیەکی ئابووری لە بۆ کوردستان دروست بکە پێت وایە ئەگەر کابینەی دێم بەردەوام بی لەسەر هەمان ڕێچکە باشترێ بی وە کەرتی تایبەتە بژێتەوە چۆن بۆچونت چییە دەربارەی کابینەی دێم طبعا ئەگە کابینەی دێم کارا بن ئینشەڵامین سیرەکەن زیاتر دەرفەت بە گەنج ئەدرێ تایبەت ئیدارەی سەربەخۆی سۆران چونکە ئەگەر سیرکن ئەو پرۆژانە کە دانە بۆ کابینەی دەیامدا شاری ئێمە شارێکی بمانە نەمانە شارێکی گەشتیاری و کشت و کاڵیە ئەمەوێ بڵێ ئەو استراتیزیای کابینەی نوێم دەستی پێکرێت لە کابینەی دێم بەردەوام بێ خەڵک بیرکردنەوەی بەرامبەر بە کەرتی گشتی دەگۆڕە دەستەکەرتی تایبەت داوای دامەزراندنەکەەوە داوای کرد کە پشت بە حکوومەت نەبەستن ئیشی سەربەخۆ بکەن وەزایدەن چەند پرۆژەیەکی ژێرخانی ئابوودا هەلی کاری لە هەزاران گەنج ڕەخسان بۆ لە کەرتی لە کەرتی حکومی و کەرتی تایبەت من باشتەکتان پێ برێم ئەوەی لە هەمووی مهمتر لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە جەنابی سەرۆکی حکوومەت لەو ماوەیەش ڕایگەیان پرۆژەیەکی زەبەلاحی گەشتیاری دەست پێەکە لە پێم وایە لە ڕۆژهەلاتی ناوەڕاست تاکە پرۆژەیە و زۆریش سەرنجڕاکێشە بی ئەگەر ئەم پرۆژەیە بکرێت لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران یعنی ڕەنگە خەڵکمان بەرز نەکەوی ئەو هەندە خەڵکدا بمەزرێ یعنی ببێتە سەرچاوێکی زۆر باش لە بۆ کەرتی تایبەت و لە بۆ ئەو کەسانی کە تەخەڕوجەکەن ساڵانە لە زانکۆ پەیمانگاکان هەمویان دابمەزێن لەم کارتە لەو حاڵەتەدا پێویستە کە زانکۆکان کرد بەشی گەشت و گوزار کارا بکەنەوە پێشنیارەکەی زانکۆ پەیمانگاکان لەم سنوورە بەشی گەشت و گوزار بەمان شێوەی بەشەکانی تر گرنگجی پێ بدەن و خەڵکی ناوچەکەش بە هەمان شێوە گەشت و کار و ئەم دوو سێکتەرە لەم ناوچەیە وەکو ئیدارەی سۆران ئەگەر زۆر چاوی لەسەر زۆر لەبارە ینی ناوچەی جوگرافیمە لە بۆ کشت و کال و لە بۆ گەشت و گوزار یعنی وەبزانم باشترین ناوچەیە بەڕای من بامان شێوە پێویستە کە زانکۆ پەیمانگاکان بەشی گەشت و گوزار هاوشێوی بەشەکانی تر گرنگجی پێ بدەن و خەڵکی ناوچەکەش بە گرنگیەوە بڕوانە ئەم بەشە و بەحەزەوە بتوانن خوێندنیان لەو بەشەتەوە بکەن چونکە تەکیت ئەگەر ئەم پرۆژە گەورانە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران یاخود سنوورەکانی تر جێبەجێ بکرێ لەو حاڵەتە پێویستمان بە ئەو بەشەیە بە تەکیت جان تو چێ بێ دەربارەی گەشت و گوزاروانە هیچ لە کابینەی ڕاستی بتوێت لە کابینە نوەم سۆرانێکە لەو شوێنە کە ڕێژێ زیاتر گەنجانی ئێمە هەم لە کەرتی حکوم هەم لە کەرتی تایبەتەوە دەست بەکار بە هەمش خودت ئەزانەوەکو جوگرافیەکەت باس کرد ئێمە دەواازەیمان هەیە ناوبینی ئیران و تورکیا و ئەوانە تورکیا ناوچەکە ئێمە وایە ناوچێکی کشت و کاڵیا تاوان ئەگەر بەو بەشانش کەمە پێویستیمان پێ لە زانکۆەکانی ئێمە بکرێتە بەتەوێت زانکۆی سۆران بکرێتەوە کشت و کاڵەوە بۆ چونت چیە لەسەر مەسەلەی گەشتیاریوانە ئایا لە سنووری ئیدارەی سۆران پێت وایە گەشتیاریە بێتە جێگای سەرنج ئەم پرۆژەی دەستی پێکەمە شوێنێکی لەبارە گەشتیار زۆر سەردانی سۆران دەکە بۆ گەشت و گوزار وە کەش و هەواکەشمان لەبارە بۆ کشت و کاڵکردن ئەی پێشنیار چیەکەی لە بۆ زانکۆ و پەیمانگەکانی بەتایبەتی زانکۆی سۆران و ئەو پەیمانگانەی لەو ناوچەیە هەنا چی بکەنەوەوانە کۆلۆی کادیری ئەوەکەم کە پێش ئەوەی تەڵابە دەربچێتن داورەیەکی یاخۆ بواری بکرێتە کە بواری کاریە کە تۆ لە هاوینان ئەو تەڵابە نەچتە ماڵی تا بنیشیدن فێری ئەوە بکە کە کار بکات نەکە بۆ بەشی کشتتوکال نەکەتەوە بۆ بەشی گەشت و گوزار نەکەتەوە بۆ ئەم بەشانە نەکەتەوە کە کادیر بێخیتە بازار ئێمە گەشتیاریمان فۆکس بکەنە ئەی بەشەکانی تریش دەبێ هەلی کاری نەزیرایگەنە تۆ چۆن فکرەکەەوە کەوایە گەنجانی ئێمە تەنها گرنگی بە بۆری کشت و کاڵەکەی بداین گەان گەشت و گوزارێکە
ئەو بەشەکانی ترشمان هەیە کە گرنگی پێ بدەینێمە نەخێر پێمانە ئەوە ڕاست بێت کە ئەمە پشت بەو دوو سێکتەرە بەبەستین گەشت و گوزاریان کوشت و کاڵ سۆران لەبارە بۆ زۆر پرۆژەی دیکە بۆ زۆر کاری دیکە ئێمە باسی ئەوەکەین کە نابێت چاومان لە دامەزراندن و کەرتی حکومی بێت بەڵام ئەبێ کەرتی تایبەتیش هەڵی کار بڕەخسێنێ بۆ گەنجان بۆی زیاتر پشت بە کەرتی تایبەتی ببەستین. لەبارە سۆران بۆ زۆر پرۆژەی دیکە پرۆژەی پیشەسازیە دەبێ بهێنرێتە سۆران بۆ نمونە ئێمە سەرەکیمان هەیە کە ئێمە گەنجان وەختی تا خەرۆجێکە لە زانکۆکان بشکە لەو بوارە پێمان ئەڵێ یاڵا زمان بزانە زمانی بیانی بزانە تایبەت عەرەبی و ئینگلیسی ئەمەش بۆ ئێمە بوویتە کێشەیەک شار داوای شارەزای یان پسپۆری زمانەکەن لەو حاڵەتەدا کە ئەو شوێنی تۆ لێ خوێنیت ڕەنگە چەندان خولی جیاواز کرابێتەوە یان بۆ نمونە لە ئەسنای خوێندندا لە سنووری سۆران ساڵانە چەندین خولی جیاوازی زمان دەکرێتەوە ئەو قوتابی دەتوانێت لەو خولانە بەشدار بێت و ئەزمموی خۆی پەیدا بکە جا چ خولی زمان بێ یا خولی شارەزای بواری کۆمپیوتەر و بە هەمان شێوە خولەکانی تر بەس ئێمە کە تەخەروجی شەکەن داوای ئەوەمان لەکەت ئەزمونمانە بێت ئێ خۆمە تەخەروج دوای تەخەروج پێمان گوت و ئەزمونە دەتوانی بە خۆبەخش لە شوێنەکیش بکەیت ئێستا بۆ بەخش مامۆستا تۆ لە بوارێ ئەبی ئەزمونت پێیابی لەوانەیە لە بوارێکی ترش ئیشم دەستکەوێ من ئەزمون بکەم ئەی نابی تو بێ بە خۆبەخش بە شێوەیەک لەگە کەسێک ڕێکەوی ونیە چۆن نتوانی و ئەو کەتانەی یان ئەو کۆمپانیای کە دادەمەزرێن پێویستە حکوومەت ڕسوماتیان لەسەر کەم کاتەوە بۆ نمونە ئەگەر لە سەتا هەفتای لە سەتا هەفتای هەڵی کار بۆ دامەزراوەکان بڕاخسێنێت دەبی حکوومەت ڕسوماتی لەسەر سەتا هەفتای لەکەم کاتەوە بۆ نمونە ئەگەر لە سەتا سەد ئەوەی هەڵی کار بۆ گەنجان بڕاخسێنێت سەتا سەد ڕسومات لەسەریان کەم کاتەوە کە گەنجان ئێمە حەزی بە کارتی تایبەت بکات گەنجان ئێمە هەسەر کات لە کارتی حکومیش بکات دەوێت موچێکی مسوگەریە بێتن بۆ ئەوەی خانوە کاتی خوانەنشینی شەبێ موچێ خواب ئەمەش کارڕاستێکی گەورە بووی من گەنجان بەڕاستی باشە تو پێت وایە بۆ خەلکی مە دەچی دوو ڕۆژە لە شوێنێک ئیشەکە وازدینی چەند ڕۆژە کشەکە مانگەک دێ وازدینی هۆکارەکە چێ خاوەن ئیشەکان کێشیانەیەیان یان کەسەکە ناتوانانی ئیشەکەش کێشە هەیە کێشەی ئیشی کاتی تایبەت ئەوەیە کە داوایە کاتێکی زۆر لە ئیشی ماکەن پارێکی کەمە کارێکی زۆرەوە کێشێکی گەورە بوو گەنجانێمە بۆیە نایانێت لە کاتی تایبەت ئیش بکات آخر سەرەتا دەبی بچێکی کەم کار بکەیت چونکە ئەو ئیشەی تو دەکەی بەرامبەر ئەو پارەیە هێشتا فێر نەبوو دەبی شارەزای کارەکەبی دەبی تێکەڵی کارەکەبی اینجا بەپێی تواناکەت موچەکە لە زیاد دەکرێت لە کردی تایبەت ئەتوانێت ئەگەر فێری کارەکەت بوو هەرجیا بیۆ بەخۆت لە خۆت ئیشێک تایبەت بە خۆت دانێت سەعات تو ئیشەکەی 12 ساعت بە موچێکی کەم قبول ما ئەبێ ئەزمون پێیاکەی ئەو کارەکەت بۆ زیاد بکەن بەڵام ئەوانەی ئێرە حەکس بووینەوە ینی کە ئەزمموی باشیش پێیاکەی پارێکی زۆر بۆ زیاد ناکەن مناڵێم زۆر بێت بەڵام بە حەقی ئەو مادیبوونەت بدرێتێ ئەوە زۆر گرفتە ئەوش دەگەڕێتەوە سەر وجدانی ئەو کەسێک کە لەگەڵ ئیش دەکەی کە ئێوە باسیەکەن بەڕای من زۆر ئیسفادەی هەیە بۆ نمونە ئەتو ڕەنگە لێک بوار ئیشی خۆت بکەین بەڵام لەو کاتەدا چەند بوارێکی تر تاقی بکەوە ئێوەش خۆ بێتە ئەزمونێک لە بوارەکانی تر کارتی تایبەت گرنگی خۆی هەیە چونکە ئاشنا تەکات بە هەموو بوارەکان یان لۆ نمونە ئەوەیە کە لە ئەزمون دەرچوینە دەر تێست مشکلێکی گەورە تێست دەبێت دو ڕوسێ ڕۆژ بێت ئەمە بە هەفتەیەک دو هەفتی پاشان مدیرەکە ئەڵێتن وڵە ڕام لێ یاخونە تو دو هەفتە کەنجێک ئیشەکات بوو بەڵام لە هەموو شوێنەکانمانە جاتری دەوێتە فێری ئیشەکە بی وردە بەڵام یەک جاری فێر نادەتن کە دو هەفتەیش کێشەکە ئێگەنجەکە ساڕابێتە لە ئیشوانە ئەو کارمەندەی کە دەچی لەوێ هیچ ئەزمونێکی نییە وە خۆی فەرزەکە لەسەر ساحێبی کارەکەی هەموو خاوەن کارە کۆمەڵک یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە بۆن منە شرینەمەنیە وتێلک نازام دوکانێک یاسا و ڕێسایەکی هەیە تایبەت بخۆی پێویستە ئەو کەسێک کە من دەچم لە لای ئیشەکەم پەیوانە دەبی پابندی ئەو یاسا و ڕێسانەبی مەڵێک یاسا و ڕێسانە موسە 5 ساڵ ئەو یاسا و ڕێسای مدیرەکە هەیە ئێمەی گەنج کە بچین تەپان دەمانێت بیرروکەی نوێشتیکاری لە یاساکاری بکەین ئەخە لەژێر چاودێری خاوەن کار خۆتو ناکرێت و تو کارمەندی لە لای خاوەن کارێک تو استراتیجیک ئیشەکەی دانانەی لەژێر ڕێنمایی و یاسای خاوەن کارەکە بە ئیش بکەیت نەکە تو بچی تەداخلی ئیشی خاوەن کارەکە ئەمن تەداخلی صاحب شرینەمەنی صاحب دوکانی بۆنی ئایا ڕازیە بە من بێم لای تو ئیش بکەم تەداخلی مشتەکەم تو صاحب ڕێستەکان لۆدادەن دەبی ئەگەر نەکەی من ناچار دەبم لە ئیشەکە دەرکەم
دەبی بێ ئەو یاسان لۆدا دەن بەو شێوازە پێشتوانین بەکار سنوور دەرنەچی سنووریە هەیە بەڵام ئەگەر ئەم تەداخلی ڕێستا و یاساکانی خاوەنکارەکە بکەم ئەوە لە دڵسۆزی خۆمە ئەمەوێ ئەو شوێنە بەرەو پێش بچێ لە پێناو قازانجی ئەوە نەوەک لە پێناو قازانج و بەرژەوەندی خۆم لێرە شتێک هەیە تو کارمەند سنوورێکی هەیە تا ئێرە خەتی سوورە ینی تا ئێرە تو دەتوانێت تداخل بکەی ئەوەی تر خاوەنکار بڕیان لەسەریشی خۆیەدا تو پێویست ناکە هەندە تداخلی ئیشیوی بکەی ئەمە باشە ئەمە بەو شێوەیە پێشنیار بە بەڵام پێشنیار پێویستە کارمەند پێشنیار بکەیان هەر سەهاچی هاتە پێش بیکە بەڵای من زۆر ڕاستایە کە ئەو لەو شوێنەی کاری لەکەی تو پێشنیاری خۆت هەبێتن مەرجنیە کە ئەو ڕستایی کە ئەتودایێنێ بچیڕێک دقیق ئەو ڕێسایە جێبەجێ بڕۆ لای خاوەنکارەکە پێشنیاری خۆتی پێ بڵێ قوبوڵی کرد بەڵام ڕێگای پێشنیار بەڵێ وەکو پێشنیار نەک وەکو ڕێستا بچیڕێک بە دقیق ئەوەی کە ئەتوێ بیسەپینی ئەوەی کێشەی مە ئەوەیە تو پێتوانیە کارمەندێک دێ لە جیاتی پێشنیار بکەشت لە سەفەرزەکە کارمەندێک کە هااتیە ئەزمموی بکە هەبوونە باڵێ طبعا فێر دەبی هەتا فێر دەبی دوای ئەگەر زانیت کەسێکی کەسێکە ئەزمموی هەیە خاوەنکارەکە خۆی ناوێ ئەو کەسە لەکنی بڕات چونکە ئیشی لۆ دەکات ئەو ئیشەی لۆ دەکات ئەو موچەی لۆدانە بە گوێرەی تواناویە ناچار دەبی ئیشی زیاتری بدەیە یعنی فێری دەبی ئیشەکە فێر وە تازە دەست لە سەر ناجیێکە لەکنت ڕاستە ئەگەر کارمەندەکە دڵسۆز بێ ڕاست منیش بەو شوێنە تو بۆ سەرن خاوەنکارێک ئەبینێ 10 ساڵە هەر ئەو ئیشەیە هیچ گۆڕانکارێکی نەکردیا ئەیگەنج یعنی چ بڕای پشتی وڵاتە دەیوێت گۆڕانکاری بکات ئەگەر لە کردی تایبەت نەیتوانێت گۆڕانکاری بکە ئەی چون دەتوانێت لە کردی حکومی گۆڕانکاری کەوایە مامۆستا ئێمە لێرە بوون بە دووبارە تو لەگەڵ ئەوەی کە خاوەنکار یاسا و ڕێسادا بنێت و کارمەند لەو یاسا و ڕێسا دەرنەچێت من و جانیش ئەو یاسا و ڕێسایە ئەشکێنین و لی دەرەچین لە مەسلحەتی ئەوە پێم وایە لەبەرەوەی کە ئەتەوێت لە ئەنگلی کچ و ئافرەت بکەیت لێ ئەو مەسلەتی ناگۆڕێ ئایا ئاسی سەقافەت و ئەمەی ڕۆشنبیری خەڵکی مەوای لێ هاتیە کە کەس بچێ ئیش بکە بە کەیفی خۆی و بە چۆن بیەوێ وها ئیش بکە لە کەرتی تایبەت ئەمە گەشتی تا ئەو ئاستایی پێت وایە جەنابەت بەڵێ ئافرەتیش ئازادی هەیە ئازادیە طبعا ئافرەت بگوێری توانای ئەو ئافرەتێ ئافرەت دەتوانێت بسێ زوێک ئەگەر حەزی لێبی داوا ئیش بکە ئەگەر لەوێ جێ ئەو کچە بۆ مەسەلەن جوانکاریە لە جوانکاریەکان ئافرەت ئەتوانێت لەو شوێنە دابنرێت و یاسا و ڕێسای لێ دابرێت چونکە نابی لەو داوانە دەربسێت بۆ ئافرات ئەوەی ڕاستی بێ بربەست زۆرە تاوەکو ئێستاش ئەو بربەستانە هەربوونیان هەیە مامۆستا ڕاستە کۆمەڵگای کوردی و سۆران پێشکەوتنی باشی بخۆیەوە بینیوەلەوەی کە ئافرەتیش لە دەرێ کار بکە هاوشانی پیاوان بەڵام ئەو گیر و گرفتانەی دێنە بەردەم ئێمە ئەو قسانێک کە دێنە سەر ئێمە چونکە بتەوێ نەتەوێ مامۆستا بە شێوازی سەیری ئەو ئافرەتانە ئەکرێت کە لە دەرێ کارەکەن بە شێوازێکی ناشرین کە لەسەر پێی خۆیان وەستاون کارەکاتن مەسروفی ماڵی ئەکات ئەرک و بەرپرسیارەتی قورسە لەسەر شانیتی نازانم من پێم وایە بربەستەکان گەلێ زۆرن لە بەردەم ئافرەت بڕای من ئیدارەی سەربەخۆی سوورانەک و هەموو شارەکانی تر بەڕاستی گەنجانی مە بە تایبەتی ئافرەتانی مە بیبەش نەبوونە لە هەری کار ئەگە سەیری بکەن ڕۆژانەکە هەلی کار بەڵاو ئەکرێتە زۆربەی زۆر باسی ئافرەتیان دەوێت کارمەند ئێستا ئەوە نمونە ئەوە دەگەینێت بۆێمە ئەی سەلمێنێت کە سوڵان لەو پەرە و سەقافەتی دەڕاتن چونکە زیاتر لە هەموو شوێنەکەندەوەی ئافرەت دەکات و زیاتر دەرفەتی کار ئەوەندەی من ئافرەتێکم بۆ ئافرەتی رەخسا بوو پێ و نەرخسا چونکە زۆربەی جا کە سەیرەکەم بوو گەنجانی برادەرانی خۆی ئەوەی کوڕەکان سێرەکەم بوو من زیاتر دەرفەتی کار هەیە لە چاو ئەودا بەڵام گەنجەکانمان بۆ نمونە ئێستا ئەگەر کوڕەکان بڵێن کەم هەلیکارانە ئەبینن بێ ئومێدە بن ئەڵەن بۆ تەنها ئافرەت بەڵام خۆواشە ڕەنگە ئەو شوێنێکە ئافرەتەکە کاری لێ کاتن پێویستی بە ئافرەت بێت و پێویستی بە کوڕ نەبێت یان بۆ نمونە ئیشەکە بۆ ئافرەت گونجاو بێتن ئیدی لەو حاڵەتەدا خانەوادەکان بۆ نمونە فۆکسیان لەسەرەوە ئەبیتن ئەڵەن نا ڕەنگە میشە خراپ بێت یان ئەم میشە بەکەڵە کچەکەی ئێمە نایەت بەڵام ئەبێت لە ناو ئەو کللتورە بینە دەرەوە کللتورێکی نوێ بۆ خۆمان دروست بکەین کە وەکو ئافرەتیش هاوشانی پیاوان مادەم کار بکەن مادەم کچ هاتە دەرێ لە ماڵەوە
کە لە بازار ئیش بکە یان لە زێچکە ئیش بکە دەبی بە یەک چاو سەیری هەردووکیان بکرێت چونکە مادەم هاوشانی پیا و ئیش دەکات دەبی بەو چاوە سەیری بکرێت دەبی کچەکەش هەمان حساب بۆ خۆی بکە وەک پیاوە هاتە دەرێت ئیش دەکە بۆ خۆی کار دەکە لە ماڵەوەش هەر حسابی پیاوی بۆ دەکرێت چونکە ئەگەر لە ماڵەوە ناردە دەرەوە ئیش بۆ خۆی بکە بە شێوەی بەو شێوێ ناردە دەری بەڵێ کە پیاوە لەسەر پیاکانی خۆی ڕاوەستەوەکو پیا هیچ جیاوازیەکی نییە. کاکە ئەمن دوو برام هەیە بابم دەڵێ سێ کوڕم هەیە ئەم نیشی بە چۆنە ئێستا کچانی ئێمە زۆری ئیشکە لە چۆک ئێستا زۆر زیاتر دانیشتێ نووسینە خوشکەکان هەموو لە دەرەوە کاسب بن پیاوی کاسب بنیستا ڕاستە یەکجاریش بەو شێوەیە نییە ینی لە ئەو مارانەی کوڕشیان هەنە زۆری شەکەن شەرت نییە ئەنگۆ چەند کچەک لەوانە ئیش بکەن لە دەرێ بەڵام زۆربەی کچەکانیت کە لە مارێ پاریان دایتەوە کوڕەکانیشی شەکەن هاوڕەکانی کە لە زانکۆ تا ئێستا ئەبینمەوەە زۆربەی زۆر ئەبینم ئافرەت ئێمەیە دەست بە کاربوونە و ئەلحەمدولیلا زۆربەی لە زۆر بوارەکان دو نمونەی هەرە جوانیش ئەو دوو ئافرەتانە کە ئەمڕۆ لای منە ئەو خۆی نمونەی عایلەیەکە مامۆستا عەزیز ڕاستە بێت هاتینە کۆتایی بەرنامە بەخێر بێن بەرنامێ و گفتوگۆکی خۆشمان کرد و پێم وایە باسی هەندێک شتی گرنگمان کرد دەست و خۆش بێ زۆر بەخێر بێن دەست خۆش زۆر